عزیزان لەم بەشەدا بابەتێکتان پێشکەش دەکرێت لە نووسینی فەتحوڵڵا حوسەینی بە ناونیشانی پەلامارەکانی تورکیە و ئەو ئاشتیەی کورد دەیەوێت. دەستپێکردنەوەی بوردومانە ئاسمانیەکانی تورکیە بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان و باکوور و باکووری خۆرهەڵاتی سووریا سڕینەوەی سەرجەم ئەو بانگەوازەی ئاشتیەیە کە بەرپرسانی تورکیا بانگەوازی بۆ دەکەن، چونکە تورکیا لەناو ئەو گۆڕانکاری و شەڕ و پێکدادانانەی بەڕێوەن و لە ئێستاوە باڵی بەسەر هەندێک وڵاتی ناوچەکەدا کێشاوە، پێویستی بە ئاشتی و دیالۆگ نەک بەو بەرزکردنەوەی ئەو گرژی و وێرانکاریەی ئامانج لەی کۆتایی هێنانە بە ژیان لە ناوچەیەکی جوغرافیادا کە هەرخۆی نزیکەی ماوەی 14 ساڵە بەدەست شوێنەوارەکانی جەنگ و کوشتارەوە دەناڵێنێت. تورکیا لە بوردومانێکی بەردەوامی 4 ڕۆژەی یەک لە دوای یەکدا فڕۆکە جەنگیەکانی ژێرخانی ئابووری و ژیانی دانیشتوانی مەدەنی و ناوەندە ئەمنیەکان و نانەوەخانە و وێستگاکانی کارەبا و سوتەمەنی لە ناوچەکانی باکوور و باکووری خۆرهەڵاتی سووریا دەکردە ئامانج. هەموو ئەو ڕوودا و بوردومانانە شڕوویدا لە سایەی نەبوونی هەڵوێستێکی ڕوونی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی و ڕووسیە بووکە لەو ناوچە بە ئامانجگیراوانەدا جێگیرن. جگە لەوەش خودی تورکیەش لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتیدا زیانی زۆری بەرکەوت. لەگەڵەوەی ئیدعای دیالۆگ دەکات، بەڵام هەرزوو کودتای بەسەر ئەو بانگەوازانی خۆیدا کرد کە بۆ ئاشتی دەیکرد بەوەی دەستی کرد بە جەنگێکی دەرەکی بە پاساوی جیاجیا، لەگەڵەوەی ناچاری شەکە دیالۆگ لەگەڵ کورددا دەست پێ بکات، چ لە تورکیە و چ لە سووریەش لە دوای ئەو گۆڕانکاریانەی کە بەڕێوەن بۆ سەر تاسەری ناوچەکە کە بێگومان تورکیەش بەدەر نابێت لەو گۆڕانکاریانە، ئەو ئەگەرە چاوەڕوانکراوەش بووەتە هۆی نیگەرانی ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیە، بەڵام لە جیاتی گەڕان بە شوێن چارەسەری ئاشتیانەدا سەر لە نوێ کوتانی تەپڵی شەڕ لە تورکیەوە لێ دەدرێت. پشتبەستن بە بژاردەی سەربازی کە لێرەدا نووسەر ئاماژەی پێدەدات. تورکیا کە بۆ چارەسەری دۆسیەکان پشت بە بژاردەی سەربازی دەبەستێت، چارەنووسی بەو جۆرە بەردەوام نابێت. ئەو تەنها تاکتیکەکانی دەگۆڕێت و هیچ لە ئیستراتیژیەکەی ناگۆڕێت و بە تایبەتی لە ئامانجەکەیدا بەرامبەر بە کورد. ئەنقەرە سەرباری ئەوەی داوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ دەمشقدا دەکات و دەیەوێت هەنگاوی خێرا بۆ ئاراستەیەدا بنێت، بەڵام بوردومانکردنی بەشێک لە زەویەکانی ناو نەخشەی جوغرافیای سووریا هاوکات لەگەڵ داواکاریەکانی بۆ ئاساییکردنەوە ڕەوشێکی تەمومژاوی هێناوەتە ئاراوە. واتە ئەوە لە ناوبردنی دوا داواکاریەکانی تورکیە بۆ ئاساییکردنەوە بە ڕێگە تایبەتەکەی خۆی کە لە یەک کاتدا داوای ئاشتیش دەکات و بە زمانی میلیتاریستی دۆخەکە بەرەو ئاڵۆزی زیاتر هەڵدەکشێنێت. سەرەڕای پێشوازی کورد بۆ ئاشتی لەسەر زاری مەزلوم عەبدی فەرماندەی هێزەکانی سووریای دموکراتەوە، بەڵام سەر لە نوێ پیادەکردنی سیاسەتی ملهوڕی و ڕقی تورکیا بەرامبەر ڕۆژاوە کرانەوەی ڕێگەیەک بۆ دیالۆگی سیاسی و سەربازی لە نێوان کورد لە سووریا و دەوڵەتی تورکیەدا قورستر دەکات، سەرباری ئەو نێوەندگیریەش کە لە ئارادایە لەو ڕۆوە. نووسەر لێرەدا پرسیارێک دێنێتە گۆڕێت، دەڵێ پوتین داوای چی لە ئەسەد دەکات؟ وا دەردەکەوێت ئەنجامی کۆبوونەوەی لووتکەی وڵاتانی ئەندام لە برێکس کە لە شاری قازانی رووسیا بەڕێوەچوو بە گوێرە خواستەکانی ئەردۆغان نەبووە و دەمەشق و مسکۆش پێکەوە پشتگویان خست. هەر ئەوە شوای کرد فڕۆکەکانی تورکیا جامی تووڕەییان بەسەر کوردی سووریەدا بڕێژن. ئاخۆ پوتین هیچ داوایەک لە ئەسەد دەکات بۆ هەنگاونان بەرەو دیدارێک لەگەڵ ئەردۆغان؟ دوای ئەوەی گرنگترین ژێرخانی ئابووری لە سووریەش داوێران کرد، لە کاتێکدا ئەو ناوچەیە بە شادەماری ئابووری سووریا هەژمار دەکرێت، با چاوەڕوان بین و ببینین.